وەک گروپی شاری گەنجان ئەم ڕۆستاین بە سپۆنسەری ئەم پێشەنگایەکی شێوەکارێ لەسەر ئاسیاریمی کوردستان و عێراقا پێشەنگاکە ئەو ئەندامانەی کە لە پێشەنگاکەیە بەشدارن لە سلێمانی هەولێر و کردکۆ بەشدارن ئاماز لەم پێشەنگاوێ ونەر و کەلتور لە کردکوگا بە شارەکانی تر بناسێنین هەوڵ دەین ڕۆشنبیری لە کردکوگا بڵاو پێ بکەین. گروپی ئارتنۆ بەشداریمان لەم پێشەنگایە کردووە و ئەم پێشەنگا لە دوو شاری کوردستان لە هەولێر و سلێمانی بەشداریمان تیا کردووە و لە شاری کەرکووک کردومانەوە ئێمە کۆمەڵە گەنجێکین لەم شارە ئەم پێشەنگایمان کردو ئەم پێشەنگایە کە لە کۆمەڵە تابلۆ پێکاتوو و تابلۆکان گشتین. بس حبك بتنقل اوقات بجنيان عم بفيك